هێشتا دۆخی فڕۆکەخانەی کابوڵ ئالۆزە ڕۆژانە دەیان فڕۆکە دەگەنە فڕۆکەخانە بۆ گواستنەوەی ئەو ئەفغانیانەی لە 20 ساڵی ڕابردوو لەگەڵ هێزە بیانیەکان کاریان کردو ئێستا دەیانەوێت وڵاتەکەیان بەجێ بهێڵن. دۆخی فڕۆکەخانەی کابوڵ وڵاتانی ئەندامی ناتۆی ناچار کردووە لەسەر ئاستی وەزیرانی دەرەوە کۆبوونەوەیەکی بەپەلە ئەنجام بدەن. دوای کۆبوونەوەکە یەنز ستۆڵتنبێرگ سکرتێری گشتی ناتۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوەییدا ڕایگەیاند هیچ کێشەیەکی لۆجستیان نییە تاکە کێشە گەیاندنی ئەو ئەفغانیانەیە بە فڕۆکەخانە ئەمە پرۆسەکەی زۆر هێواش کردووەتەوە. باسمان لە هەڵوێستی خۆمان کرد بەرامبەر دەسەڵاتی داهاتووی ئەفغانستان. جەختمان کردەوە کە نابێت تالیبان ڕێگەبدات جارێکی دیکە وڵاتەکە ببێتەوە بە پەناگەی تیرۆریستان. پێویستە هەر دەسەڵاتێک دادەمەزرێت بە گوێرەی ڕێکەوتنەکەی دۆحە بێت. پێویستە ڕێز لە مافی مرۆڤ و یاسا نێودەوڵەتیەکان بگیرێت. بەڵام هیچ بڕیارێکمان نەداوە و هەڵوێستی هەرسی وڵاتی ئەندامی ناتۆ دەوەستێتە سەر کردارەکانی حکوومەتی داهاتووی ئەفغانستان. هەموو وڵاتانی ئەندام بە تێکڕا پابەندن بە گواستنەوەی ئەو ئەفغانیانەی کاریان لەگەڵ کردوین. گەورەترین کێشەمان ئێستا زەحمەتی گەیشتنی ئەو ئەفغانیانەیە بە فڕۆکەخانە. جیا لە دۆخی فڕۆکەخانەی کابوڵ ئێستا لە هەرێمی باغڵان هێزەکانی بەرگری نیشتیمانی ئەفغانستان سێ ناوچەی گرنگیان لە ژێر دەستی تالیبان دەرهێناوە. ئەمرۆڵڵا ساڵح جێگری سەرۆکی ئەفغانستان سەرپشتی ئەو هێزانە دەکات پشتیوانی لە ئەحمەد مەسعود دەکات کە لە هەرێمی پەنجشیر خۆی بەدەستەوە نەداوە و دەڵێ ڕوبەڕووی تالیبان دەبینەوە. ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیاش ترسی لە تێکچوونی دۆخی ئەفغانستان هەیە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لەگەڵ ئەنگەلا مێرکڵ ڕاوێژکاری ئەڵمانیا لە کرێملن هۆشداریدا نابێت ڕێگە بدرێت تیرۆریستان لە ئەفغانستانەوە بچنە وڵاتانی دراوسێ. پێم وایە گرنگترین شت ئەوەیە ڕێگە نەدرێت بە هیچ شێوەیەک تیرۆریستان بە ناوی پەنابەرەوە لە ئەفغانستانەوە بچنە وڵاتانی دراوسێ. ئێستا تالیبان کۆنتڕۆلی بەشێکی زۆری ئەفغانستانی کردووە بە پایتەختیشەوە. ئەمە واقعە و دەبێت بە گوێرەی ئەو واقعەی کە هەیە هەنگاو بنین و ڕێگری لە ڕوخانی دەوڵەتی ئەفغانستان بکەین. ڕاوێژکاری ئەڵمانیاش نایشارێتەوە کە ڕۆژ لە دوای ڕۆژ دۆخی ئەفغانستان بەرەو خراپبوون دەچێت. پێشنیاز بۆ سەرۆکی رووسیا دەکات و دەڵێ بۆەوەی دۆخەکە زیاتر تێک نەچێت سەرەتا لە هاوکاری مرۆییەوە دەست پێ بکەن چونکە هەر چۆنێک بێت شەڕ بێت یان ئاشتی خەڵکی ئەفغانستان لە هەر شتێک زیاتر پێویستیان بە هاوکاری مرۆییە. نەریمان هەورامی کوردستان 24.